سەبەتەی خۆراکییان هەر جۆرە هاوکاری و خزمەتگوزاریە بگەێنە ماڵی کەم دەرامەت و هەژار بە تایبەتی کە ئێستا مانگی ڕەمەزانە ماڵێکی زۆر خێزانێکی زۆر کەم دەرامەتمان هەیە و ئێمە لە کۆمپانیای سەفرەش بەردەوامە بیر لەم هەڵمەتانە تاوەکو و کاتانەی کە خوای گەورە بکات ئەم کێشە و ئەم نەخۆشی و ئەم زروفە نالەباری کە کورسانی پیاتێپەڕە بێ ومێ دەکەین مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ کە هەرواشە بەڵام ئێمە سەرەتای مانگی ڕەمەزانمان بە برسیتی دەست پێ کرد. من لێرەدا سوپاسی کۆمپانیای سەفرە دەکەم کە لە سەرەتای ڕۆژەکانی مانگی ڕەمەزانە هاتۆ بەدەم کەمەندامان و هەژارانەوە هەر ئەمڕۆ لەو کەمپینەی درێژەی کەمپینەکانی پێشووی کە لە کاتی سەردەمی کۆرۆنا و کەرەنتینەدا ڕایگەیان ئەمڕۆ هەزار خێزان سوودمەند دەبن، هەزار خێزان دڵخۆش دەبن لەو خواردنەی کە تایەتی دیارە خواردنەکان لە ئاسێکی ئێجگار باشدان و سێ ڕۆژە ئێمە قسە لەسەرەوە دەکەین کە چی بێت هەتا شتی بەیانیانی تایە وە خواردنی سەرێکەکانی ڕۆژی تایە. بەڕاستی من کە کاتی کۆمپانیای سەفرە دەبینم وا هەستەکەم کۆمپانیای کەمەندامانە وا هەستەکەم کۆمپانیای ماڵە هەژارەکانە چونکە هەموو ئەو پێداویستانی کۆمپانیای سەفرە هەیە لە بازاڕە بەبێ بەرامبەر چۆتە نێو خێزانی کەمەندامان و هەژاران.